بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دەستپێکردنی وادی ناونووسین بۆ ئەنجامدانی فەریزەی حەج کەی دەبێت پرۆسەکە چۆنە بێت بە چ ڕێکارێک دەبێت لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز نەبەز ئیسماعیل کتێبی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیمان کردووە بەڕێز نەبەز بەخێر بێن. زۆر سپاس. زۆر سپاس. کەنگی دەست بە ناونویساندنێ توێکردن ڕێکارێن هەوا کەنگی تەمام دەبن بەنای خودای بەخشندەی میهرەبان سپاس بۆ دیداری ئێوە. حەز دەکەم کورتێک باسی ناونووسین بکەم لە ساڵ 2017 چونکە ارتیباتێک هەیە لە بینی ناونووسینی ئێستا و لەگەڵ ساڵی 2017 ئێمە لە ساڵ 2017 کە ئیعلانی ناونووسینی حەزمان کرد 86,867 کەوت کەس لە هەرێمی کوردستان داوای حەجی لە ئێمە کرد وەکو وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی. لەو ڕێژە لە ساڵی 2017 2018 2019 تیرروپشتی سێ ساڵی ئاین دەکرا حاجیان نزیکەی 20,000 کەس تاوەکو ئەمڕۆ سەفەری حەجیان ئەنجامدا. لە ساڵی 2021 بۆی کۆڕۆناوە حەز بۆ هەموو جیهان ڕاگیرا ئێمەش حەزمان نەبووە وەکو هەرێمی کوردستان بەڵام لە ساڵی 2022 2023 ئەم ساڵ ئەو ڕێژەیەکەوە لە تیرروپشتی ساڵ 2017 ما بوو تیرروپشکەکە ئەنجام درا و حاجیان حەجەکەیان ئەنجامدا. بۆ ئەم ساڵ لەبەرەوەی ماوەیەکی دوور درێژ بوو ناو نەنووسرا بوو داواکاریی زۆریش هەبوو. ئەم ساڵ دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیرە ئەوقاف کاروباری ئاینی بڕیادراکەوە سەر لە نوێ ناوی حاجیان بنووسێتەوە چکە داواکاریی یەکجار زۆر هەبوو نزیکەی 6 بۆ 7 ساڵ دەبێت خەڵک لە چاوەڕوانی نووسینی ناودایە. بڕیادراکەوە ناو بنووسێ ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی حەج و عومرە کۆبوونەوەیەکی ئەنجام داوە لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەکانی حەج و عومرە لە پارێزگە و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوی ڕێکاری پێویست و ڕێنمایی دەبکەن بۆ ئەوی سەر لە نوێ ناوی حاجیان بۆ ساڵی ئایندا بۆ تەنیا 1 ساڵ ناو بنووسێتەوە. ئەو ناوەنێکەوە ئەم ساڵ دەنووسێتەوە ماوەیەکە دەست پێ دەکات ناوی نوێ دەنووسری ئەو ناوە کۆنانێکەوە لە ساڵی 2017 ناو لای ئێمە تۆمار کرا بوو و حەجیان ئەنجام نەداوە تەنیا ئێمە پشکنینێک دەکەینەوە بۆی ئەو کەسە ئەگەر هەبێت ئەگەر خوانە خواستە کۆچی دوای نەکرد بێت یان ئامادەی حەجی هەبێت دووبارە دەچێتەوە تیرروپشکەکە لەگەڵ ناوە تازەکان ئەو ناوە نوێیانێکەوە دەنووسێتەوە تێکەڵاویان دەکەین و ڕێژەی نسبە و تەناسوبێکیان لێوەردەگرین و واتە ئەو ناوانی لە ساڵ 2017 ناویان نووسی بوو و لەگەڵ ئەو ناوانێکەوە ئەم ساڵ ئێمە ئەنجامی دەدەین دەنووسێتەوە پێکەوە تێکەڵاویان دەکەین و دووبارە تیرروپشک ئەنجام دەدەین. بەڵێ ڕێژەیەکی دیاریکراوتان هەیە بۆ ناونووسین چەند کەس ناو بنووسێ یاخودنا؟ بەڵێ لەبارەی داواکردن بۆ حەج هیچ ڕێژەیەکمان نیە بڵێن ئێمە لەو حەد ڕادەگرین و هاوڵاتی ناتوانێت ناوی خۆی بنووسێت. ساڵانە دەستەی باڵای حەجی عراقی ڕێژەی حاجیانی هەرێمی کوردستان دیاری دەکات لەسەر ڕێژەی لە میلیۆنێک. ئێمە لە هەرێمی کوردستان ئەم ساڵ کە حەج پرۆسی حەجمان ئەنجامدا 4685 هاوڵاتیمان لە هەرێمی کوردستان حەجی ئەنجامدا. بۆ ساڵی ئایندەش ئەگەر گۆڕانکاری نەبێت هەر ئەو ژمارەیە دەبێت ئەگەر گۆڕانکاری چکە ساڵی وا هەیە ڕێژەکە بۆ عێراق و هەرێمی کوردستانی زیاد دەبێت. بەڵام بەگشتی ئێمە 4685 کە حاجیمان هەیە. ئەگەر 100,000 کەسیش لە هاوڵ هەرێمی کوردستان داوا پێشکەشی ئێمە بکات بۆ ئەنجامدانی پرۆسی حەج ئەو لای ئێمە ئاساییە چونکە ئێمە داوا وەردەگرین لەگەڵ ئەوەشدا تیرروپشک دەکەین بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری لە فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری بووبووە لە ئەنجومەنی وەزیرانی کوردستان و ئامادەبوونی لایەنە پەیوەنددارەکان داواکاری گشتی ئەو کەسانی کەوا پەیوەندیانە بە تیرروپشکەوە هەیە لە پرۆسەیەکی ئاشکرادا تیرروپشک ئەنجام دەدرێت بۆ ئەوەی ئێمە ناوی حاجیان بۆ تەنیا ساڵی 2024 ڕابچێشین. باشە کاک نەبەست شەرت و مەرد چ نەبوو نویساندنا ناوە مەسەلە تەمەنە تەندروستیە ji bilî wê piştevaniyên حکوومەتێ بوو vê proseyê سەبارەت بە بڕگەی یەکەم پرسیارەکەت تەمەن هەر کەسێک تەمەن لە 18 ساڵ گەورەتر بێت 18 ساڵ بەرەو سەرەوە بێت دەتوانێت ناوی خۆی بنووسێت بۆ پرۆسی حەج. پرۆسی حەجی گروپاتمان هەیە ئێمە گروپی 2 کەسی 3 کەسی 4 کەسی واتە کەسێک ئەگەر لەگەڵ خوشکی یان لەگەڵ خێزانی یان لەگەڵ پوری بێکەوە ببنە گروپێکی 3 کەسی تەقدیم بکەن لەگەڵ کەسێکەوە 2 کەس بن یان 1 کەس بەتەنیا بێ ئەوان هەموو گروپات جیاواز کراوەتەوە پشتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەمووی جیا کراوەتەوە. هەر کەسێکەوە تەمەنی لە 18 ساڵ گەورەتر بێ لای ئێمە تەمەنی بەرەوسەر هەر چەند بێت ئاساییە. ساڵی 2022 وڵاتی عەرەبستانی سعودیا بڕیاریشی دەکردەوە لە 63 ساڵ بەسەرەوە ناتوانێت حەج ئەنجام بدا بەڵام سوپاس بخوا بەهۆی نەمانی پەترسی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەش کۆتایی هەر ئێستا عومر کراوەیە بەرەو گەورەبوون چەند بێت. سەبارەت بە پاڵپشتی حکوومەتی کوردستان جێگەی دەستخۆشیەکەوە ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک پشتیوانی پرۆسی حەجی ڕاگەیاند و پشتیوانی مادی پێشکەشی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی کرد بۆی کەوا شوێنی حەوانەوەی حاجیان دابینکردنی خواردن دابینکردنی هاتوچۆ دابینکردنی تەندروستیەکی باش بۆ حاجیانی هەرێمی کوردستان دابین بکات بۆ ئەوی تێچووی حەج لەسەر هاوڵاتی قورس نەبێت. ئەمە بەڕاستی بۆ جێگای دڵخۆشی بۆ ئێمە چونکە زەختێکی زۆرمان لەسەر بووکەوە
نرخی حەج لە عراقدا یەک نرخە بەڵام ئەو شوێنانی ئێمە گربوومان وەکو هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری مەکەی پیرۆز شوێنەکان زۆر شوێنی گونجاو و لەبار و باش بوون و کارمەندانی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەیەکەوە وەکو یەک تیم خزمەتی حاجیانیان دەکرد بۆ ئەمەش کولفەیەک لە تێچووی حەج کە بڕی 4500 دلار بوو زیاتر دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەو پەڕی مەسئولانەوە هاتە پێش و پشتیوانێکی دارایی زۆر باشی بۆ ئێمە کرد ئێمە توانیمان ڕێژەی نرخی حەج وەکو خۆی بهێڵینەوە و خزمەت گوزارەکان بە کوالیتی وەکو خۆی بهێڵینەوە و لەگەڵ ئەوەشدا پرۆسێکی زۆر جوان پێشکەش بکەین کە بێتە جێگای ڕزامەندی حاجیانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز نەبەس پێم وابێت تیر و پشک بۆ کۆمپانیانە ئەنجام دراوە کە بەڵێ دواتر پرۆسەی فەریزەی حەج بەڕێوە بن و کارەکان ئەنجامەدەن بۆ گەیاندنی زیارەتکاران. بەڵام ئێستا ناڕەزایەتێکێ لە کۆمپانیەکانی سلێمانی ئەڵێن ناشەفافیەکە بووە لە هەڵبژاردننی کۆمپانیەکان هیچ شتێکی وا هەیە هیچ بۆ هەڵبژاردننی حملەدارەکان و کۆمپانیەکان لە ئێستادا تیرپشک ئەنجام نادەین بەڵکو پێش دەستپێکردنی پرۆسەکە بە 2 مانگ ئێمە ئەعلانێک دەکەین کۆمپانیەکان دێنە لای ئێمە تیرپشتێکی ئاشکرا ئەنجام دەدەین ئەوەی کەوا جەناب داستەکەی پەیوەندی بە عومرەوە هەیە عومرەش هەندێک ڕێکاری تایبەتی هەیە دەبێت ڕێکارەکان تەواو بکەن بۆ نمونە کۆمپانیەکە دەبێت بچێت ئەگەر بێت و قەرزاری زەریبە دەبێت زەریبەکەی خۆی سافکە ئەگەر بێت و مەلەفی هەر ئەشکالێکی یاسایی بێ ئەشکالان تەواوکە یانگرێ بەستی کۆمپانیا لەگەڵ کۆمپانیایکی وڵاتی عەرەبستانی سعودیا ئەنجام بدە ئەو ڕێکارانە هەندێک ڕێکاری وردن دەبێت ئەنجامیان بدات یان دیارەکە کۆمپانیا ناوی ناتۆ دەبێت ڕێکارانی نەکردبێ بۆیە ئەم کۆمپانیایکەوە کێشەی هەیە لە گواستنەوەی عومرەکان چونکە ئێمە ئێستا عومرەمان هەیە حالیان ئێمە حەجمان نییە باسی عومرە دەکەین و عومرەمان دەست پێ کردەوە ئەگەر بێت و کێشەیەکی قانونی یان ئیداری یان ڕێنمایی هەبێت پێویستە ئەو کێشەیە لە نووسینگەی حەجی پارێزگا یان حەجی ئیداری سەربەخۆ ئەنجام بدات تەواوی بکات دوای مامەڵەکەی بێنتە بەڕێوەبەراتی گشتی ئەگەر لە ڕووی قانونی و مشکلی نەبێت و عقدی لەگەڵ کۆمپانیایەکی سعودی هەبێت هیچ کێشەیەکی نێ و عومرەی خۆی ئەنجام دەدات ئەوەی کەوا گرنگە لە لای ئێمە ئەوەیەکەوە پرۆسەی هەڵبژاردننی کۆمپانیەکان بۆ گواستنەوەی حاجیان جیاوازە لە عومرەکاران ئەوەی حاجیان وەکو پێم گوتی پێش دەستپێکردنی پرۆسەی حەج دەبێت بە 2 مانگ کاک نەبەس ئەو کەسێت کو ناوێت خۆ نویسای مەجبورن دیسا ناوێ خۆ بنویسن یانژی پێداچوونێک بلیستەوە تێتاکردن مەسەلە ببووریشە بەس خەڵکێکی هەی مەسەلەت ئەس ناسم بە ساڵایە چاوەڕێ بووە ناوێوی دەرنەچوویە بوان چە ئەوەی کەوا بەجەنابەت دەڵێم ئێمە لە 86,000 کەس 4500 ناو دەردێنین یعنی دەبێت چی حەجی بەبەرکرد بەڕاستی ڕێژەکە بۆ هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر کەمە ینی ڕێژەی دابینکردنی پشتی حاجیانی هەرێمی کوردستان ڕێژەیەکی کەمە بۆی ئەگەر داواتان نەکردووە زیاد بدە وڵاتی عەرەبستانی سعودی ڕێژەی حەج بۆ عێراق دیاری دەکات بۆ نمونە عێراق لەسەر 37 ملیۆن کەس حسابە ڕێژەی دانیشتوانی 37,000 کەس حاجی دەداتە عێراق لە ملیۆنێک بەڵێ لە ملیۆنێک 1000 کەس لە هەرێمی کوردستان بە پشتی ڕێژەی 4 ملیۆن ئەو باقیە ڕێژەی 4685 کەسمان هەیە هەندێک ساڵ لە ڕێژەی حاجی بۆ عێراق زیاد دەبێت ڕێژەی هەرێمی کوردستانیش زیاد دەبێت بۆ نمونەیەک لە ساڵەکان ڕێژەی حاجیانی عێراق بۆ 50,000 کەس ڕێژەی هەرێمی کوردستان 2000 کەس زیادی کرد واتە لە 4010 و ڕێژەمان بۆ نزیکەی 7000 کەس ئەمە ئەم ڕێژەیە دەوەستێتە سەر پێش ئەنجامدانی پرۆسەی حەج بەڵام ئەوەی کە جەنابەت دەفەرمووی بە فعلی خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان داوا دەکات کەوا حەج ئەنجام بدات یان ئارەزوی حەجکردنی هەیە یا خەڵکێکی هەیە بە ئاواتی سەفەری حەجەوە سەردەنێتەوە کۆچی دوایی دەکات قسمەتی نابێت بەڕاستی ئەو کێشێکی زۆر گەورەیە و ئێمەش زۆر خەمی پێ دەخۆین بەڵام ئەوەی کەوا توانراوە بکرێ شەفافیەتە لە ئەنجامدانی تیر و پشک شەفافیەتێکی زۆر باشەیە و تەکنەلۆژیای زانیاری بە ئامادەبوونی داواکاری گشتی بە ئامادەبوونی لێژنە تایبەتمەندەکانی کەوا پەیوەندە بە ڕاکێشانی تیر و پشتی حاجیان هەمووی ئامادە دەبن بە پرۆسەیەکی زۆر ئاشکرادا یەکسەر تیر و پشک دەکرێت و یەکسەرژی ئەلان دەکرێت بە بێ جیاوازی ئەو یەکیان دوو سەبارەت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بەڕێز وەزیر ئەوقاف و کاروباری ئاینی لەو کاتێکەوە ناوی حاجیان ڕاگەیەندرا ڕێژەی پشتی شەهیدانی لە حەج دیاری کرد کە ئەمە بەڕاستی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان جێگەی دڵخۆشی بوو کە پشتیوانیی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستانە لەوەی کەوە لەمە دووە وارسی سەربەرزی شەهیدان وارسی بێگومان شەهیدانی سەنگەر و وارسی پلەیەک ڕێژەی 50 وارس هەبوو لە ڕێگای وەزارەتی شەهیدانەوە بۆ وەزارەتی ئەوقاف دەهات بۆ ئەوەی حەج ئەنجام بدەن بەبێ نۆرەگرتن بەڵام بە مەصرفی خۆیان واتە تێچی خۆیان بەڵام بەبێ نۆرەگرتن بەڕێز وەزیر ئەوقاف و کاروباری ئاینی لە سۆنگەی هەستبەتکردن بە برسیارەتی و خزمەتکردنی بنەماڵە و کەسوکاری سەربەرزی شەهیدان بڕیاریدا ئەو ڕێژەی زیادکە بۆ 100 شەهید 100 کەسوکاری شەهید و ئەو 100 کەسە ساڵانە لە هەرێمی کوردستان
لەگەڵ پشتی حاجیاندا سەفەر دەکەن بەبێ نۆرەگرتن لە ڕێگای تیرروپشتی وەزارەت شەهیدان خۆیانەوە ئەوان لیستێک بۆ ئێمە دەنێرن ئەمە بەڕاستی ئینجازێکی زۆر گەورە بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەو ئینجازانە پشتیوان بەخوای گەورە بەردەوامی دەبێت و هەوڵ دەدەینکەوە وەکو ئەم ساڵ کە جوانترین پرۆسە لە هەرێمی کوردستان پێشکەشی حاجیان کرا لە وڵاتی عەربستانی سعودی لە شاری مەکە و مەدینەی پیرۆز و ئەم ساڵیش هەروە دەبێت و حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ڕێگای کارمەندەکانی خۆی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە ئەو پڕی ئاسانکاری پێشکەش دەکات بۆ ئەوی حاجیان خزمەت بکرێت. بەڕز نەبەز هەندێک کەس خۆیان ویزەی سعودی وەرەگرن وە خۆیان نەچنە سعودی بۆ ئەنجامدانی فەریزەی حەج ئەمە هیچ پەیوەندیی بێەوە هەیە یا ڕێکارەکەی چۆنە؟ ئەم ساڵ کە من لە فەریزەی حەج بووم دووسێ جۆری ویزەم لە وڵاتە دیت ئەو ویزانێکەوە هەبوون چەند تایبەت بۆ ویزەی عومرە خەڵکێک هەبوو مانگێک مانگونیوێک پێش ئەنجامدانی فەریزەی حەج عومرەیەکی کردبوو لە وڵاتە بە قاچاق مابووە کە لە وڵاتە بە قاچاق دەمێنێتەوە لەگەڵ حاجی تێکەڵاو دەبێت بەڵام لە وڵاتی عەربستان ئەگەر ئەو بنەوعانە بگیرێن کە حەجی قاچاق هەژمار دەکرێت 6 مانگ سزا دەدرێن و پارێکی زۆر غرامە دەکرێت. جواب گوناح نییە حەجی قاچاق والله تر ئەوە طبعا ئەوە حەجیش قاچاقی دەکرێت والله طبعا قاچاقی هەیە چونکە من يعني خەڵکی لە خەڵکی سعودی پرسیارم کرد خەڵکێک هەیەکەوە لە وڵاتانی یەمەن و دەوروبەری سعودیا و مەسر و ئەمەتیقانە هەیە بە ڕێگای ئەو بە قاچاق دێ هەیە بە ڕێگای وشکانی بەزۆر ڕێکارە کەسەکە خۆی کا پەیوەندی بە وەزارەتەوە نیە ئەوەیەکیان دوو ویزەی ساڵی هەیە خەڵکێک بە ساڵانە ئێستا وڵاتی عەربستان ویزەی ساڵی ئامادە کردووە دەداتە هاوڵاتی بۆی گەشت وڵاتی عەربستان بکات بۆ هەموو شارەکان بکات خەڵکێک هەیە ئەو ویزەیە وەردەگرێت و دەچێت پێش موسمی حەج خۆی لە شوێنێک دەمێنێتەوە دەشارێتەوە ئەوەش لە ویزەی حەج حساب نییە و حەجی قاچاق حساب باشە کاک نەبەس خەڵکێک ببوورە خەڵکێک هەیە پارەیەکی سمبولیک دەداتن دەماناوێ خۆت نویسن بۆ حەجێ ئەو پارە چەندە؟ بڵێ ئەوەی کە لە 2017 ناو نووسرا بڕی 50,000 دینار لە هەوڵاتی وەرگیرە بۆ ناو نووسین کە پێم گوتی ئەم بلەخە خەڵکە ناوی نووسی ئەوەی تا ئێستا بڕیاری لەسەر نەدراوە شێوازەکە چۆن دەبێت بە شێوازێک دەبێت تا ئێستا بڕیاری کۆتایی نەدراوە بەڵام ئەو بڕیارە دراوەکەوە وڵاتی عەربستان ئێمەی ئاگادار کردەوەکەوە بۆ جیهان پێویستە لە مانجیش نەگاتە مانجی شوبات هەموو پرۆسەیەکی ئەوامەڵی حاجیان کۆتایی پێبێت بۆیە ئەم ساڵ ئێمە پەلە دەکەین لە ناو نووسینی حاجیان بەڵام ئەوەی کە گرینگە کە لە دووە بەرگەمی پرسیارەکەت جەنابەت ئاماژت پێدا ئێمە لە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە سەرپەرشتی پرۆسەی حاجیانی هەرێمی کوردستان دەکەین بەرپرسین لە چوونیان لە هاتنیان لە خزمەتگوزاریان لە خواردنیان لە سەحەتیان لە هێنان و بردنیان ئەمە ئێمە بەرپرسین هەر پرۆسەیەکی تری لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەڕووی قانون بەڕێوە بچێت ئەو ئێمە وەزارەتی ئەوقافلی بەرپرسین و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئاگادار دەکەینەوەکەوە لە ڕێگای هیچ کۆمپانیایەک هیچ دامەزراوەیەک هیچ کێشی نافەرمی پەیوەندی نەکەن ئەوەی کەوا هەبێت حەجی فەرمیە لە ڕێگەی حکوومەتی کوردستان چکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ناسراوە وڵاتی عەربستان پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ حکوومەت هەیە ئێمە جودا دەکەنەوە لە خەڵک خزمەتیان دەکەین و ڕێزیان لێ دەگرین تەنیا ئەوەی ئێمە دەمانەوێت وەکو هەندێک حاڵت لە ساڵانی ڕابردوودا ڕوویدا پارەی خەڵک نەفەوتێت لەوەی کەوا پارە تەسلیمی دەست کەسێک بکەن و حەجەکەشیان ئەنجام بدەن ئەوەی کەوا هەیە لەلایەن دەستگای قانونی و ئەنجام بدرێت گەلێک سپاس هێژایە نەبەس ئیسماعیل بەردەفکە وەزارەتە ئەوقاف و کاروباری خێر هات.